ئەو بڕەیە کە ئەمڕۆ لە ناو دەبرێت بڕەکەی 6 و 900 غرامە لە جوورەکانی حەشیش و تلیاک و کریستاڵ و هیرۆین لەگەڵ 20 پارچە حەبی میتادۆن 85 کیلۆ دەرمانی جۆرا و جۆری بواری تەندروستی کە بەسەر چووە لە ناو دەبرێن لەسەر بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی پشدەر و دەدگای هینی کەتن کە نوێنەریان لێرە ئامادەیە نوێنەری دادگای کەتن نوێنەی دادگای پشدەر و نوێنەری تەندروستی لێرە ئەمڕۆ بریارە بە تەلەفکردن و ناوبردننی ئەو جۆرە مادانە ئەو دۆسیانەی کە ئەمڕۆ یەکلا بوونێتەوە 7 دۆسیەیە 7 دۆسیە دیارە دۆسی کە هەن بەڵام ئەو حەفدانی یەکجاری یەکلا بوونێتەوە بۆیە بڕیار ئەمڕۆ دادگا بڕیاردا بە ناوبردن تەلەفکردنی پڕی دەرمانەکە بۆ کەسەکان جارێ ناتوانین 100% ناوی کەس کاتی خەڵکی تێدا هەیە نەگیراوە ماوێتی بەڵام بۆ سەری ساڵ دەکرێت و ئامارە ڕابگەندرێت بەداخەوە ئەوەی کە دەبینی هەر بەعام مادەی هۆشبەر ڕووی لە زیاد بوونە لە شارەکانی کەش ئەگەر این بێت بەداخەوە چ لە سلێمانی چ لە هەولێر چ لە دۆک لە هەر شوێنێکی لە جەستەی ئێمەیە بەڵام هەر بەعام ئەمساڵ مادەی هۆشبەر زیادی کردووە بەڵام دەتوانم بڵێم لە سنوورەکەی ئێمە لە مانگی 9 بۆ 10 وەرە تقریبا ئیسافێکی پێکراوە بەهۆی ئیجراعاتی قورسەوە ئەنی ئەو ئامارەین لای ئێمە لە تموح ئێمەدانە بەڵام هەرجی خۆشحاڵەیە کە ئامارەکە بەرەو دابەزین دەچێت هیوادارم زیاتر مسەیتر بن و بە هاوکاری خەڵکی زیاتر توانیمانە لە بواردا سەرکەوین هەموو جۆرەکانی تێدایە بەڵام زیاتر بەداخەوە سنووری ئێمە وەکو ترانزیت بەکاردەهێنرێت چکاتی لە دۆسیەکاندا ناکرێت ناوی این دۆسیەکان بەتەواتی یەکلا بکەینەوە بەڵام تێیدا هەیە خەڵکی شارە دوورەکانی شاتۆ لێرە و لەرشەوەی ترانزیت و ئەوانە ئەو بازرگانیە دەکرێت